باش نبو ما مختار لي نداين وين خوا خير منو ارتاب تا يلا ياك تا چه ودی است؟ بر شعبان بله خود چی شد نیه با پاگ عصره گفتم بچم استراحتش بکم لپاشان اگه بچینه لای شینایی که بزنید او جیس والله زعما شاف فكريهم قلت قلتم سين سر شيل شيناي بكن شيناي تو دابروين اخوار بسين كن شيناي كيمش تماشا شي بكين داخوات كوا با استراحتش بکم لپاشان باشه لو ما عندي دياري تيا ادينا بي هند خبرك في بيخ استراحتش بکم دباشا باشيني شحال دي تو ورا دومن باش بيك بيك ودسي باش بس دي وين يا دي ما دي باش براستی جسکی چاکم یو ساروا بزانم بۆنداری شو چی پار نییە نانم باشە بەس درایت پێگەیشت نازانم لۆ ئەوە کاکتا ئەوە لێرە شێت و برو هذه خوافك بەفەرمو هەراگات ئاگام لە تو نەبوو دەزانی جێسکەکانمان گەلە چاکم ئەوانی گۆ پێڕانەگەیشتن ورنا والله كاك شعبان او صار باخر ما بي جيس كشي باشت هي تو اگر هر وهاب الرواب زان سياره شي دكري ئینشاءالله کوڕێکە بەنایە چیژات چەندی فکر دەکەمەوە ئەو جێسکانەی لە لای مووسر و ئەو لای دێ و جێسکە باغەکان پێیا بووینەوەنی دایدۆنەکان ئەوانی توکن برین وەچوێەوە خەرێک داکڕیتن ئێستا جێسک باشە وەڵەوەی خۆشمان هەر باشە و جێسکە هەرچی باش دەکات دەرێن زۆری بە 9 دیناریە یعنی قریبە 5 نییە تقریبا ئەگەوە بیتن ئەم جێسک و ڕوبعکت دەدەمێ بەخشیش و مادەم ئەو مزجێنیەت دامێ ها ئەوە شتێکی چاک ڕادە نابرات زۆتی بە 9 دیناری گۆتیان کڕیتن باسییان کرد دەوا تەماشەشی بکەین دواتچینە ناشینا ئێمە لۆ نای لە ئێستا پێت بفرۆشتم تەواو دێ منی خۆت سلێ بکەم میخوام گەلک فرۆشتێ بڕۆ باشە دێ چینەکەن ئازی کەریم یان چینەکەن شینایی تو باسیینەکەن شینایی من ئەگەر دیتن لە ڕێ عازیکەرین سەردانە شەکەی ئاتۆ خوا ئەدی من خايف لك هلا هات خاتشاي خالا دانا كسر من خايف لك هلا أو عادي بديتيتو عادي كريم كرة الرج حتى هواري أو كابرا هل لكن حيوانيا يجنو يجيناك زار شناي بينم بيت الجماعات شي زار شناي بينم صار بفرض خوي دابا
چیشت پێدا هەیە کابرا لەو خۆی وەکلچی حیوانی گرتیەوە باڵۆ خۆی تێر لەگە حیواناندا کوڕە برام ئەوە عمری وەختە خەلاص بی ئەوە هەموو سەر و ڕدێنی لەسەر سەر و ڕدێنی سپی بووە باش ئەتوو لەگە چێ دەرەی ئێستاەوە کە لەوی وەچی بەردیە بەخوای کوتکەچی لێدە یعنی تاسیری لێ ناکە کە لە ڕقە هەرچەندی نەسیحەتی بکەیەوە هەنە فەقسەی خۆی کوڕە بەشکەم ئەو جارێ تاسیری لێ بکە وەڵڵاهی ئەو جارەش نەسیحەتی دەکەین بە تەمای خوای کورە بە چوە عەجێ و هاتەوە بۆ حاجی هێشتا کە نوێژان ناکە دەرێوەڵا نوێژی ناکەم نوێژی بکەم نازام حیوانم لێ مردار دەبی و نازانم چی بەسە دێتن ئەو زاتوو بە تەمای بە هەموو ئەوەی خۆت ئەخری خۆت دەتوێت عاجی بینیە سەڕێ نوێژانی پێ بکەی واللهی کاک شعبان ئەو ڕەش پێی هەر دەرێن بە تەمای خوای بەشکەم جێ گیر دەبی نەسیحەتەکەمان بیایم چینەکەن ئارێ وەڵڵاهی ئەو ڕۆ هەر دەچی کاکە ئەمە چینەکەن شینایەکەی خۆمان باشترە لە ئاڕێت پێ نەکەن باشە دووسێ قسانی دەگەرەکەین ئەو جاهەنجین باش باچی السلام عليكم. وعليكم السلام. كوي عادي كريم كوي والله ما تمام. باش وزنتكوا والله الحمد لله دانشن دانشي ما دانشين بين شيء ولا درنجش معنا بس دي ولا خاطري عادي دانش وزارشتي يا الله ابوها وتاع وجهك كل ماخه يسبكي كاكا هم اقار هالروشنيه يا مام عادي وزنتكوا ماشي وزع وزنتكوا وانا بني مع لقى حيواناني وزع ما كوبي سمعنا دتشنا دريو يا ولاني دينو ماريو ادي رجل والله عزبي جاب ذا شيء دنيا كان حيوان وش بشيء عايش دريم لا هم دمي عيب نيرم جاب ذا قبل ما بخوم نخوجهم حنا دريم لا حيوان بدم عزبي بره او والله امام عادي اتو خود نازم ست ببرم اتو خود او ها مشغول كرديه دقر او حيواني كره خوافس اتو لون نويج چي ناكي نويج حتى استزاره چي اتو منديتي لجماعات چي كاتا تاوك هاكو بري بمرا دمرم بري بيزما مدير دبام فين خوشنا بزوازنا موضوعي بين تاوك لا حول ولا قوة إلا بالله كرة تبزانك أو موضوعي فينا خوشة وقاشتي تصرخي قبري دورا نواجيني أخي تخوا باشا معقولة وردين السبيكر من دارت قورة كرت آخر باشا حتى كان جينا تنواجه شيناكي لأخواي ناترسي كرة كاكتا كل أخواي ناترسي أخوا عافتكا لوابي ما أخواي ناسين باشا ما حاجيتو بيمبري أتولون نواجان ناكي سبب كمان بيبري بزاين هوي چه تو أخلو لبرت نواجان ناكي خوي لهيت كم نابتو كرة بابا أما حل بابا في المعلومة مزمان ليش ما لينا كي تاو شلت أنك كل بابين بابا أحمد بن يجي ذكرت حيوان يدمر بام دوسي زاني يجي فقير حيوان يدمر أم بين كان يقدرون يجوا كسيسام مرداد عشان ليش دمنا أدوازي شمني من خير تندك تساوكم كرة عادي كريم تساوكم أقول لوها كردي تو تجربة لسر خوتان نوش كردنو حيوان مردن كوها كردي تانا دزارش دز بنيوجام هم حيوانش بمري دبي بياو نابي واصل ديني خواي بيني كروازي با واصل ديني بيني او سياحه حيوان لنمري شيء حيوان دايتتو كرا كوازم لنا خوا عفتك امين اتو تساق لمنا امين ما عدا قل والله احد يدخنم نانا بيغمر صلى الله عليه وسلم فرمي هكذا سيقول والله احد يخني بخطبه اصابه دا امني هذا كان حيواني كرا امن لانقوني باش عباده اخواتكم ما عدا لا اله الا الله بتسبيحكم هذكر اخواتكم زباشا عادي كريم او پیغمبر خوای صلی الله علیه وسلم ده فرمي نوش وچی استونده لو دینی الان هر شتاگا استونده لبر بینیه داره بري عمودي دينيا عمودی دینیه كورغا اگر او استونده بینیه داره هر کپرشی دای بینی استونده لبر بینیه داره ناروخه والله دلخي بس كاكتا امن دینی توش ببین وجی چی استفاده هي كاكتا ام دزام زانم خونارم ايشي باشم كرديا بس كاكا مو چي نيجماني نك امرم تسه حكم دزانم نيجيب كم صعبين حيوانين
کوڕە بابم قەزا و قەدەری خوایە خۆ ئەوە حیوان مردن بەوەی نییە کە ئەتو نوێژەنەکە دێوە عالەم هەموو نوێژێکە دەبی هەموو زەرەری بکە کاکتاکە من لێم گەڵ الحەمدوللا من درم لەگە خەرچی چاکە درم پاکە حەسوودی بە کەس نابم بە خۆ دەزانێت ئەسا لە گوندی لەگە کەس بەشەڵ نهاتیمە لە کەس تێکم نەیەخستیا بەینی لەگە کەس ناخۆش نییە خوا گەرەش ئیشانە ڕۆم پێ دەکات دوای الحەمدوللا بە خۆ دەزانێت چوویمە عەجێش نانەوەی ئێستا عەجێ گوناحی لە من نامینێ کوڕە گوناحی نامینە عاجی بەرە ئەو کاتێک کە نوێژام بکە خۆ ئەو کاتێک کە نوێژان نەکا کو ئەتو دەگەر هەموو عالەمێ باشی هەموو عالەم مەحتت دەکا بەس ئەوەندەیە باست دەکەن دەرێن یەک نوێژی ناکە عاجی کەریم باش ئەتو دەگەر خوای گەورە چانی کو دەبێ ئەوە نوێژ عیبادەتە و خوای گەورە ئەمەی لۆ عیبادەتی دروست کردینەوە ئەوە وەنیە کاک شەعبان قسەکانی کاکتەهای هەمووی تەواوە مام عاجێ تووشە تاکەینێ نوێژان ناکەی لە خوای بترسێ و نوێژەکەی بکە لە درسافی و ئەوەی نییە وڵا درم سافە نازانم چۆڵا هەر کەسێک نوێژی نەکەوە بزانە دری بۆگەنی بووە یارە دری ڕەش بووە ژەنگاوی بووە ئەودا لە خۆت نوێژان بکە و لە خوای بترسێ ئەتۆ هەردوو سێ ڕۆژی دەچێ دەرێ دەگەیەوە مارێت کوڕە عاجی ئەگەر بە درسافی باە خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەمووان درسافتر بوو خۆ کەس ناتوانانی برێ دری من هەندی دری پێغەمبەری عەلەیهی السەلام ساف بووە حەدما چیەمە وەڵا ئێستا دری تو بگەڕێ ناو درت هەموو تەشویشە داخوا چەند تەشویشی لەسەرە شەیتانی ئیبلیس هەموو پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم هەندی نوێژ کردێ جار هەبووە پێی ئەستور بووە پێی مبارەشی ئەستور بووە هەندەی نوێژ کردێ باشە لۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژانەکە دریشی ساف بووە دەبی ئەمە نوێژان بکەین کاکە نابی ئەوها ئەلعانیش خۆ نابی خۆت نەجات دەی ئەوە قەزا و قەدەرە ئەوە حیوان دەمری ئەوە هەموو قەزا و قەدەری خوایە چێ دەرێ خوای گەورە تاقید ناکاتەوە بزانێت توستابرێت هەیە لەسەوەی یان چێ دەرێ دەمری خۆ کاکە تو ئەگە بە خۆت بمرد بای وەڵاهی جۆکە مولدینەوە حەزەرمان بەدەست خوا بنێت چ دەجا مادام ماریش خوا دایتێت و ئەگەر بش بە هەر ماری خوایە چ بکەین ئێستاش دەبی وعدێکمان پێ بدەیت دەبی ئیلا نابی ئەتوو بە تاقیتەنێ لەو گوندەی نوێژێنەکەی معقول نییە عاجی و چ دەرێ کاک تا وەڵاهی حەزم لێ وەڵا حەزم لێ نوێژان بکەم بە خودای بەکڕ زۆر دەترسێ کوڕە لە خوای بترسێی باشترە دوایێ سەحابی هەبووە هەرماری هەموو پێشکەشی عالەمێک دێ بەس ڕێی بدەن چی دینەکەی خۆی بکە خوا عەفو بکە ماری دنیا چیە هەتا لێ بترسێ باشە کەجێ جمعەیە ئەوڕۆ چەند شەمە کاک شەعبان ئەوڕۆکە وابزانم سێ شەمە وابزانم یەک دوو ڕۆژێکی ئەمانە لۆ ئینشاڵڵا جمعە دەست بە نوێژەکەم دێمە خوتبەی زانۆ لەو ڕۆ دەست پێ ناکەی نەوەڵا هەر ئەوڕۆ نیورانێ خۆ بشە و دەست بە نوێژان بکە بۆنە چ خۆش لە خۆت دە و باشە بام باش بەس دوعام لێ کە کۆلام زۆر دەترسێم گوڕە مەترسێ ئینشاڵڵا خوای گەورە باشت لۆ دەینی کاکە جە من دەڵۆم ئەوە حیوانەکانیشم ئەوشتن هەرچی باسی نوێژم دەکەم بکەن ئاگۆش خەوەرە دەڵۆم کاک ئەمەش هەر دەڕۆین دەبڕۆ کاک شەعبان با بچینە ناو شیناییان ئینشاڵڵا دێم هەر خوا حافیز بی عاجی خود باش خوا حافیز خوا حافیز بی وەچیلی سەلام ئەمە ئاتا نەدەخوات ناخۆینەوەڵان لەوانێ گەرم بوو بیاچینە سەر شینایێ تەم گازوایلی لێ دێ بەخێر ئەمش دەستەوەمانە حیوانەکان بەمەوە مارە یا ئەڵڵا باش بخۆی خێری بنووسی نوێژەکەشی کرد وەڵاهی چاوە الحەمدوللا کەمێک نەما ناوچی میان بین ناوەڵا مەمنون ئاوادانی کارڕ عاجی کەری درەنگ بە وەختی بێرمێرە عەلا هایتە خوا حافیز دەوەرێ پراخ دیدیمان هەیە یارە نایە بابڕە درا حیوانش نهایتەوە خۆت بەمان کرد درەنگە
لو ناتوین بابا ولی چیه بوی؟ لە خودبای بووم گرا شو بتوزیش ئەو گورگ کات بۆ نامەڕە هەمووی خواردن چەند ماڵی خواردیا گوێ چەندی چی خواردیا سێ هەل خورایە شەش ئەفتە چنە بریندارە ئەدیا تو لە چێ نوستە بووی نوستو بم چ بکەم ئەدیا حیوان نەیناتەوە چ بیرمەوە چ یعنی ئێستا لاقاری دووسێ کەتینە هەرێوە لە لۆم بتوزیش ئای تەها کوبە ئەرکاو کردم ولا ئەمە لەم نوێژ لە من نایە لەمە ناکەوی وازی لێ نەینام هەتا ئەوە هێشتا ما ئەوە لێ نوێژ ما بۆ بابۆن دەبا بچدانی ولا نانی چ قوزە قورتی بخۆین گوێ برسیمە بابا ولا من دوشتە بۆ دای ئای تەها کوبە ئەرکاو کردم ئای تەها کوبە ئەرکاو کردم برعادي كريم سلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بك هو خريشي تي وتما كاري كلتان قام اسمك الحيواني كرعادي كريم خبر شي نخوش لو من هنا لبال لها وليري سبوا سام قوتيان با فوري بقاتها وليري چه قوتيان باتها فوري بقاتها وليري قلت منوكو قزاق وما بي نايبتي نزاني سبوا نا وين نقوتي نزاني چه هاتي اگه كسك مر بي خوانه خواستا زهانه قرد والله زاگر بيت بكري بابسين اگه پیش ناكري من بتنت والله ديم بس زهانه دبي قاس غزي بكم دبي بستك الحيوان لباتي من كل وازب علي بابا ورا بابا ورا هو نازم دلنا لحولير خبرش ناخوش عندو كاكتاينا ايه خوانا خواسم نكون مردي شتوى مردبي ايه أذا كل ما تبوك الحيوان ياقاش لما ربي باشا بس إيه؟ والله شو زعمتك اخوانا خواسم التواريخ اشتك بي شو زعمتها بيموا ده باشا ده باشا باش بري داكت بري شو زعمتها بيتوا باشا خم النبي لكل ما قال لي بي باشا خم النبي نعم هو اقاش لي بينك لكن حيواني بلك دغوا باشا خم النبي كاكتا قفالكم زاميري سرش لما علينا هذا يا اخو لا هو بابون ها ده بابرو يا الله كاكا بري هاتو باخر ايه دبي تسخن ما بي هاتو كوتي لقي عادي كريم خبري يوها يعني ايكك زوري نخوشة بري بس امرنا يعني جوامر ديا والله امن ويلو اسمع هذا اسماعيلي ما من بيقر امش بين كان الجنة بغاتي زور نخوشة لخصة خانية اقل نمرد بباشا او زامش هرويتي قاموا باخر هريكك نارم خبري يوها عادة سشد لو ناكن كاكا هتانا تسيويندر ان شاء الله نمرديها ان شاء الله هاتي اسماعيل بيوش قلب موجود زاني يا وشي تساكو خاندان ولا هليلة هل مع المعتي ويا ونبي مامي خومو بحثي بكم بري بس بيا وشي زور تاكا خومي قندي هموي بحثيكا كاك شعبان والله نازم تتبع هو تسوق قرباقي لماني ما براستي نازم تتبع يعني ندرمنا براستي بيد بريم يا امرو كل بريت ساوكم دريم تقيو تسوق قرباقي هو شي مرديوا لا الحمد لله كزنا مرديا بس الحمد لله استا بيد بريم يا نا كل بريت ساوكم دريم شقي برد كاكا وشوينيا ايه خانه حيوان انا اغريتيا بربو ايه او حيوان انا انتي جانا همي تنا يقل قطار بو همي اغري انغت كاكا مخوت خوش هذا خرشي فقير انا بخا كناسي حيوان عندك وجاندو او ها هم اغري انغت يعني ما حيوان كان هم تمام هرنت فروش سن يزو لو خد بت ولا هاوكا ابا قوفان سيني شلو تبدا هم باشترا لو هاتو هم تايتو تحايبو هم بينك لو عصاب ومبنو ساعه مال مرشي خوم ايه اقول هات لي قيمه تاعك نيجيبك ولد اقول كاكا شعبه كاكا تها تساوكم كل نيج لما ناكي بابكم وازمان يبين بابين برحمد نيجي دكت حيوان لي دمت بام نيجي دكت حيوان لي دمت او جات جماعتي بيصعب لان بيصعب نيجي سبب بيصعب حيوان مرداد بوتو هو ما اوك ما تاكل كلمه قوي شي نبي بس خداكم يعني سوى هي ما ما بعزيت وعند ما نشكر ما بقى تشتكى كخوا هنا او قضاء وقدره تشتكى خوا بيني يعني هر دبيب بيته ولا اول بازار شنو الشاري زانا ها الشاري نعرف فيها ليه تزيمو بفقواتي هاتمو ديتك بخو بقوليوا ولا انا ايوه بحيوانك ما لا بهندي
يعني ايش دشي ديش كويش دمنيو تەواو بە قوربانی وترێککە لۆ خۆت بزانێ دوای لۆ خۆت ئەسابەکی لۆ خۆت بکە وڵا ئەمە پێمان بگرێ پارەت لۆ خڕ دەکەینەوە باشە خەرچی کوتە مال کاول کردم تا خۆزێ ئەوژی نەچوو بامەکەن حیوانی نەخۆش بامێ هەژێ تووشی تەهای نەدەبووم تا مال کاول کردم هەر بچووە مارێ دەبۆ بەخێ نەچی بۆ هەموو خەتان گۆ بە تووشی من تاکرد کورە نوێش چیشی لەو ئارێ خوا بکە نەخۆدەی سەرە خۆرە هەموو بە چێ توش نانەوەی دووسە سەر حیوانی زەنا بدماتەوە ئەو کە دەزانی چیە دووەرە با پێ دێ وەکەوەشی پیاوان دەنەوەڵی لە خۆت کاجوی خۆت دەخۆی بخۆ ئەگەنا ئەوە چێشتەنگاوە دەزانی چیە بە قوربانی دوو کانێژی سونەتی چێشتەنگاوت دەکەم ئەجە لە خۆت بخۆ بە خۆ دەزانی نوێژی منیژێ کارێکە هەر نوێژێ بکەم حیوانێک دەمری دەی دەخۆ دەی ئەوە چی عازی کەریم سەلام عەلەیکوم وعەلەیکوم ئەسسەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەخێر بێ چیەوە دەگەر بزنێ گارەگاتەوە قۆچت گرتیا کورە دەرم بە قوربانی دوو کانێژی سونەتی بکەم ئەو قسە چی عازی کەری کورە نانەوەڵی زانالەوە ڕێمانای چێ بە قوربانی دوورکە سونەتی دەکەی بە خۆ دەزانێ هەر زارەکەی دێت و نسحەتا کردم لە پاشش ژێ بە خۆ دەزانی حیوان نما ڕۆژێک دوو دەمرد و گورگ بە ناوی وەردەبوو ئاخری شۆر وما ها ئاگری تێبەر بوو زاخۆ نارێ لە من نوێژەکانیان دەزانم ئەدی لەوەر چ بزانم ئەمە نەگۆ کرە کاکتا ئەمە نێژمان لێ ناکەی با باپیمان لێ ناکەی ئەمە نێژە بکەن حیوانمان دەمری ئەوە لە دووسە سەرمەڵی فەرمە بزنم مایە کوڕە عازی کەریم خواحافتکە ئەتوو کووە دەزانی لەبەر نوێژانەوە ئەمە هەتا نوێژم نەکرد یەک حیوان باشە نوێژت کرد ئەوە خوای گەورە تاقیکردنەوە بەسەرداهینێ داخوا ئایا لەسەر نوێژەکان هەتا سەرا دەچی بەردەوامی دوای ئەتوو ماری دنیای خوا دایەتی خوش دەیبات تەواو دوای هەر خوای گەورە ئەگەر قەزا و قەدەرێک بینی نوێژە بکەی و نەکەی وەختی مرد تەواو دەڕوا ئەتوو کو لە من نوێژەی دەزانی خوافتکە خۆ ئەمەش نەمردینە خوافتکە ڕەبی ئەوە سبێنێ لە ناو گوندی دەگەڕم هەر یەشی سەرەکت لۆ بینن مادام خوای گەورە و قەزا و قەدەرە هینایە و یەشی سەر حیوانەکەت لۆ خڕکەنەوە و داروبوت دەکەی ئەوە تێمەگە ما کاکتا لە ماڵ بووم لە حیوان بووم لەسەرم کورە هیچم نما کوڕە ئەلانە تو وەچی بووی چت هەبوو پیا بەم ماری پیاوەچی ماری نما کورە شێوە ئەتو وەچی بووی چت هەبوو ناوەڵا هیچم نەبوو چێ ئەو مارەی دایتە تو وەڵا خوا گەورە دایم چێ لە توی بردیتەوە چێ لە توی ستاندیتەوە وەڵا هەر خوا گەورە ئێدا هەر شکر لۆ خوا گەورە و الحەمدولله کورە ئێستا شکر بەزەوە دەتسەمەوەش بمری کوڕە جا مرد چ بکەین ئەگەر خوا بربێتی ئەویش دەڕوا ئەگەر نا ئەوە کوڕە عمریشمان هەندە نییە نادنیا هەندە ئەوەی ناوێ سەری خۆی لەو بێشینی کورە کاکتا خەر بۆ خۆش زانمای دنیاگە لە خۆشەویستە کوڕە خۆشەویستە دەبی ئیشەڵڵا هەتا سەریدا خوای گەورە ڕزقیش دەدا خەمت نەبی ئەتە بە خۆ دەزانێ من بە سەعارەکەم پێیان کردبوو دەستبە نادەڵۆشتم هەتا عشانە داهاتمەوە ئەو دووسە سەرمەوە یەکەشی نمە ئەلان لۆ خۆت سایەوە گوێمە دێگەلک ژیانت هەندەی نەمایە پێویست بە گریانە ناکات لۆ قیامەتێ بگریین باشە خەمت نەبی نات باروبوشت دەکەین بڕێک خەمت نەبی دەبڕۆ ئەلان باوەختی نوێژێ باسیینە نوێژەکەی تاخیر دەکەی کورە دەتسم دەبڕۆ خوافتکە دەبڕۆ ئەمە نازم شەیتانی بەنالەتکە ئەو هات ئێمەگە بڕۆ نوێژەکەی خۆم هەر بکەم هاکو خۆ وازنانی تازە بڕۆ وڵای خوا بەتەمای تو ئەوەیە تو دابێت هەر بەخۆشت دەیدەی هەر بەخۆشت دەیبی ئەوەی دابێت بە خودای دیارە ماری منە ئەوەش نەیداتە دیارە ماری من نییە وەڵی تازە نوێژێ دەکەم ئەگە بەخۆشم بمرم نەک حیوان دەبی وعدبی نوێژی بکەم هەتا دەمرم ئینشاءالله ئەگە بەخۆشم بمرم هەر نوێژێ بکەم ئەوجا حیوان دەمری نامی فڵقی و جەهەنەم ئەبۆ دەی